عليكم ورحمة الله. السلام. يا الله. 10,000 صلوات لديار پیغمبر صلى الله عليه وسلم. 20,000 صلوات لديار پیغمبر صلى الله عليه وسلم. 30,000 صلوات لديار پیغمبر صلى الله عليه وسلم. 50,000 صلوات لديار پیغمبر صلى الله عليه وسلم. خۆشەویستانم لە زنجیرەی هەڵەکان لە مانگی ڕەمەزان گەیشتینە هەڵەی 22. ئازیزانم ئەوەی ئەبینرێ لە هەنێ لە مزگەوتەکان کە ئەو دەنگە هەڵە بڕێ لە بینی ڕکعاتەکانی نوێژی تەراویح 10,000 صلوات 20,000 صلوات هەتا 50,000 و چەند لەوە زیاتر ئەوترێ گەر تەماشای نوێژی تەراویحی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم ئەبینین ئەمەیتیانەوە. جا ئەوانەی کە ئەوە ئەکەن حتما پێغەمبەریان صلی الله عليه وسلم خۆش گەرەکە. ئێمەش ڕقمان لە صلواتدا نییە لەسەر پێغەمبەرمان صلی الله عليه وسلم، هەمیشە صلواتی لەسەر دەین. بەڵام لەو کاتەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوازە نوێژی تەراویحی نەکردو ئاوا دەنگ هەڵ ببڕێ 10,000 صلوات و نام چەند هەزار صلوات. فباش وایە ترک بکرێ شەو نوێژەکەمان لە شەو نوێژی پێغەمبەرکە صلی الله عليه وسلم. وەدارم انشاءالله دڵیان لێمان گران نەوێ بەسمانەوەیە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بگرینە بەر. السلام عليكم ورحمة الله.